%100 tahrik olmuş. Ama Abbas köyü şeklinde söyleniyor. Gel. چی تنها داوا؟ ولا لا؟ خبر پیدا ما با اطمینانی گشتیش خدا حافظ لشاری جوانرو تا شاری سرپیلی زهاو 150 کیلومتره سه شار سانه شاری جوانرو شاری سلاسی باوجانی شاری سرپیلی زهاو همو کردی اهلی سنتی شافعی مذهبن لفاصله ام 150 کیلومتره 70 مزگەوت تەخریب بووە و 70 مەدرسە بێجگە لە مەدرسەی شارەکان هەموو لە دێهاتە عەرزەکەم چون لە شارەکانە شاری سەرپێڵ 10 مزگەوتی خراپ بووە شاری سەلاس 15 مزگەوتی خراپ بووە شاری جوانڕۆ هیچ مزگەوتێکی خراپ نەبووە لە ئەم فاسیلا جەمعیەتێک معادلی 50,000 ماڵ تەخریب بووە حدودی 4,000 نەفەر کوشتە هەیە حدودی 10,000 نەفەر زەخمی هەیە لە منتەقە و خەسارەت و تەلەفاتێکی زۆری ئەحشام و حەیوانات و زیندەگی ماڵ و تەواوی مایەملەکی ئەم مەردمە خراپ بووە.